إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. خۆشەویستەکانم، مانگی ڕەمەزان مانگی لێبوردەیی و لێخۆشبوونی خواییە. مانگی ڕەمەزان مانگی عەفو و غوفرانە، مانگی لێخۆشبوونی خوای جیهانیانە. بەڕاستی باشترین فرسەت بۆ ئینسان بۆ ئەوەی کە بتوانێت خۆی ڕابێنێ لەسەر تاعەت و عیبادەتی خوای گەورە مانگی ڕەمەزانە. خۆشبەختی بۆ ئەو کەسانەی کە ئەتوانن مانگی ڕەمەزان بکەنە فرسەتێک بۆ زیاتر خۆ نزیکردنەوە لە خوای پەروەردگار، بۆ زیاتر خۆڕاهێنان، بۆ ئەوەی لە پاش ڕەمەزانیش بتوانن بەردەوام بن لەسەر ئەو کار و کردەوە چاکانەی کە ئەنجامیان داوە لە ڕەمەزانە. بەڵام بەدبەختی و نەکبەتی بۆ ئەو کەسانەیە کە بەڕاستی مانگی ڕەمەزان و نیوە بوو ئێستا بەرەو دیوی ئەو دیملارەوە بووینەتەوە، بەڵام ئەو تا ئێستا فریای خۆی نەکەوتووە، تا ئێستا نەیتوانیوە شتێک بکات کە تاوانەکانی پێشووی خۆی پێ بسڕێتەوە. بەداخەوە ڕۆژێکیان پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم لەو حەدیثەیە کە بە چەندین ڕیوایات هاتووە و لە چەندین سەحابەی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم کەوا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەنگاو بە هەنگاو بە مینبەرەکەیە سەر ئەکەوت و هەنگاوی یەکەم فەرمووی ئامین، هەنگاوی دووهەم فەرمووی ئامین، هەنگاوی سێیەمیش فەرمووی ئامین. پاشان فەرمووی جبریل هات بۆ لام فەرمووی ئەی محەممەد، یا محەممەد، من ئەدرەکە ئەحەد، يا محمد من أدرك أحد والديه فمات فدخل النار فأبعده الله قل آمين. فقلت آمين. قال يا محمد من أدرك شهر رمضان فمات فلم يغفر له فأدخل النار فأبعده الله قل آمين. فقلت آمين. قال ومن ذكرت عنده فلم يصل عليك فمات فدخل النار فأبعده الله قل آمين. قلت آمين. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پاش ئەوەی کە دەرەج پلە پلە لە منبەرەکەی ئەچووە سەر و ئەی فەرموو ئامین، هەر پلەیەک و ئەی فەرموو ئامین. پاشان فەرمووی ئەوە جبریل بوو عليه السلام، هات بۆ لام و پێی وتم ئەی محەممەد، هەر کەسێ لە ئومەتەکەت گەیشت بە
دایک و باوکیا یان گەیشت بە یەکێک لەوانە یان دایکی یان باوکی و ئەوەندە کار و ڕەوشت و ئەخلاق و کردارەکانی بەرامبەریان باش نەبوو کە بتوانێ لێخۆشبوونی خوایی بەدەست بێنێ و چووە جەهەنمەوە، یعنی بچێتە جەهەنمەوە و دایک و باوکیشی بینی بێ، بەڕاستی ئەوە مستحق ئەوەیە کە خوا دووری خاتەوە لە ڕەحمەتی خۆی. تۆش بڵێ ئامین، ئەڵێ منیش وتم ئامین. پاشان فەرمووی هەر کەسێ لە ئومەتەکەت گەشت بێتە مانگی ڕەمەزان و نەیتوانی بێ مانگی ڕەمەزان استغلال بکات بۆ ئەوەی کەوا لێخۆشبوونی خوایی بەدەست بێنێ بۆ خۆی، بۆیە چوو ئاگری جەهەنمەوە، ئەوە مستحقی ئەوەیە کە خوای گەورە لە بەهەشت دووری خاتەوە. تۆش بڵێ ئامین، ئەڵێ منیش وتم ئامین. پاشان فەرمووی هەر کەسێ لە ئومەتەکەت ناوی تۆی لا براو سەڵاواتی لەسەر نەدایت و نەیتوانی بەهۆی ئەو سەڵاواتانەوە خۆی ڕزگار بکاو چووە ئاگری جەهەنم، ئەوە خوای گەورە دووری خستەوە لە بەهەشت. تۆش بڵێ ئامین، ئەڵێ منیش وتم ئامین. سیرکن خۆشەویستەکانم، تەماشاکەن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن هەندێک کردەوە لەیلە ئەخاتە پێش شاومان کە کردەوەیە لێکن بەڕاستی هەر کەسێ ئەگەر ویستی لەسەر بێ بەو کردەوانە ئەتوانێت لێخۆشبوونی خوایی بەدەست بێنێ. چاکەکردن لەگەڵ دایک و باوکە، مانگی ڕەمەزان و استغلالی مانگی ڕەمەزان، ذکر و سەڵاواتدان لەسەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، ئەمانە هەر کەسێ نەگەیشت بەتە فرای خۆیا و بەمانە بەهەشتی نەکڕی بێ مستحق ئەوەیە ئەمانی دوعای لێ بکەن و خوای گەورە بیخاتە ئاگری جەهەنمەوە. لە حەدیثێکی ترە کە ئەبو هورەیرە بۆمانی ئەگێڕێتەوە و حەدیثەکە لە ڕیوایەتی ئیمامی ترمذیە و کەسانی تریش ئەفەرمن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی رغم أنف رجل ذكرت عنده فلم يصلي عليه. لوتی بەخۆڵا بچێ نەکبەتی و بەدبەختی بۆ کەسێک بێ کە ناوی پێغەمبەری لا برا و سەڵاواتی لەسەر پێغەمبەر نەدا صلی الله عليه وسلم. ورغم أنف رجل دخل عليه رمضان ثم انسلخ قبل أن يغفر له. لوتی بەخۆڵا بچێ و بەدبەختیش بۆ کەسێک بێ کە مانگی ڕەمەزانی بەسەرا هات و نەیتوانی لێبوردەیی خوایی بەدەست بێنێ و مانگی ڕەمەزانیش ماڵ ئاوایی لێ کرد. و هەروەها فەرمووی ورغم أنف رجل أدرك عنده أبواه الكبر فلم يدخلاه الجنة. ولوتی بەخۆڵا بچێ و بەدبەختی و قوربەسەریش بۆ کەسێک بێ کە لەلای ئەو باوک و دایکی گەورە بوون و توانی بە خزمەتکردنی دایک و باوکی بەهەشت بەدەست بێنێ بەڵام نەیتوانی بەدەستی بێنێ. خۆشەویستەکانم، مەبەستی ئێمە زیاتر لێرە جەختکردنەوەی لەسەر مانگی ڕەمەزان. مانگی ڕەمەزان مانگێکە فرسەتە بەڕاستی، جیاوازە لەگەڵ هەموو مانگەکانی ترا، جیاوازە لەگەڵ یانزە مانگەکەی ترا، وەکو چۆن یوسف عەلەیهی السەلام لەگەڵ یانزە براکەیە جیاوازی هەیە، مانگی ڕەمەزانیش لەگەڵ یانزە مانگەکەی ترا جیاوازی هەیە. خۆشەویستەکانم، مانگی ڕەمەزان مانگێکە عوزر نییە تایە، چونکە تایە دەرگاکانی بەهەشت ئەکرێنەوە، دەرگاکانی جەهەنم دائەخرێن، شەیتانەکان ئەبەسرێنەوە، بانگدەرێ بانگەکە ئەی ئەو کەسانەی کە حەستان لە چاکە ئەکرد دەست پێ بکەن، ئەی ئەو کەسانەی کە حەستان لە خراپە ئەکرد کۆتایی پێبێنن. لە مانگی ڕەمەزانە ئینسان هەستەکات هاوڕێ هەیە و هاوکاری هەیە و یارمەتیدەری هەیە، بۆیە بە گوڕوتینێکی ترەوە ئەتوانێ پێشوازی لە مانگە بکە. مانگی ڕەمەزان دەسڵاتی ئارەزۆکان و شەهوەت لەسەر ئینسان زۆر کز ئەبێ، دەسڵاتی عەقڵ و ژیر زۆر زاڵ ئەبێ. جا کەسێک ئەگەر ئەم هەموو هەلەی بۆ ڕێک بکەوێ و نەتوانێ
لێبوردەیی خوایی بەدەست بێنێ بەڕاستی مستحقی ئەوەیە بڕاتە ئاگری جەهەنەمەوە. بۆیە پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم کاتی مانگی ڕەمەزان هات پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی إن هذا الشهر قد حضركم أو تا أما هاتوا وفيه ليلة خير من 1000 شهر شوێکی تایە ئەم مانگە کە خەیری لە 1000 مانگ و زیاتریش لە 1000 مانگ زۆرترە. من حرمها هەر کەسێ ئەو شەوەی لەدەست بچێ فقد حرم الخير كله لە هەموو خێرێ بێبەش ئەبێ لا يحرم خيرها إلا محروم. کەسێک لە خێری ئەو شەوە بێبەش ئەبێ کە مەحروم بێ بەڕاستی لە ڕەحمەتی خوای. جا بۆیە من ئەڵێم ئەی ئەو کەسانەی کە گوناحبارن، ئەی ئەو کەسانەی کە تاوانبارن، ئەی ئەو کەسانەی کە تاوان غەرقتانی کردووە، گوێ بگرن کە خوای تەعالا لە سوورەتی زومەرە چی ئەفەرمێ؟ خوای تەعالا لەو سوورەتە مبارەکەیە ئەفەرمێ قل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله إن الله يغفر الذنوب جميعا إنه هو الغفور الرحيم. خوای تەعالا ئەفەرمێ ئەو کەسانەی کەوا ڕۆچوون قول بوون لەناو گوناح و تاوانباریە، بێئومێد مەبن لە ڕەحمەتی خوا، بێئومێد مەبن لە ڕەحمەتی خوا. خوای تەعالا لە هەموو گوناحەکان خۆشە بێ ئەگەر ئینسان تەوبەی لێ بکا. بەڕاستی خوای تەعالا لێبوردە و لێخۆش بووە، زۆر بەبەزەییە. وەگوێ بگرن لەم مژدەیەی پێغەمبەر صلی الله عليه وسلم أبو سعيد خدري بومان أجريته أفرمي سمعت رسول الله صلى الله عليه وسلم قام لخوشويسي خواب فرموي إن إبليس قال لربه إبليسي نفر لكراو بپروردگاري ود بعزتك وجلالك قسم بعزة جلالة أي پروردگار لا أبرح أغوي بني آدم ما دامت الأرواح فيهم حرچن لتوانا ما بي هولو كوشش أكم نوكي آدم هلا قرين ما حتى الروح أنتيابي. جاء خوي تعالى يشفرموي فقال الله تعالى فبعزتي وجلالي سين بعزته قوري جلالي خوم لا أبرح أغفر لهم ما استغفروني حتى أوان داواي لي بردن بكن منش ليان خوش بم تار روحي أنتيابي. جاء فرصة خوش يسكانم فرصة إنسان داوای لێبوردن لە خوای گەورە بکاو پەشیمان ببێتەوە بگەڕێتەوە بۆلای خوای تەعالا. ئیمامی ترمذی ئەیگەڕێتەوە بۆمان لە ئەنەسی کوڕی مالکەوە کەوا فەرمووی گوێم لە پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم لە حەدیثێکا کە لە خوای گەورە ئەیگەڕایەوە یعنی حەدیثەکە قودسیە فەرمووی قال الله تبارك وتعالى خوای تەعالا فەرمووی يا ابن آدم أي بني آدم إنك ما دعوتني ورجوتني غفرت لك على ما كان فيك ولا أبالي. أي بني آدم تو هر کسیک دا هر کاتیک لجیانتا داوای لێبوردن لە من بکەی وهیوات ئەوە بێ و ئومێدت ئەوە بێ کە من لێت خۆش ئەبم من لێت خۆش ئەبم و گوێشی نادەمێ چەندێ گوناحت هەیە. يا ابن آدم أين وكي آدم أي آدمي زاد لو بلغت ذنوبك عنان السماء ثم استغفرتني غفرت لك ولا أبالي. أجر تاوانا كانت أو أند زور بيبقى بهالهلي آسمان أجر داواي ليبردن لمن بكي من ليت خوش أبم وجيشي نادمي. يا ابن آدم أي كركي آدم أي آدمي زاد لو أتيتني بقراب الأرض خطايا ثم لقيتني لا تشرك بي شيئا لأتيتك بقرابها مغفرة. أجر با همو اندازي زوي بكي بقابيك أم بم قورية أجر حرهم زوي بكي بقابيك برناوي جناحي توبة بلام جيشي توبة منه شريكها وبشد وان بريار ندابه من ليت خوش أبمو جوينا دمي كوابو خوش يسكانم لم حديثه بمان در أكوه ك سيهو كاري سركي هي بولي بردني خواهي. يكم يان
ئینسان دائیمەن ئومێد و هیوای بەوە بێ کە خوا لێی خۆشە بێ و بێ ئومێد نەبێ و داوای لێبوردن لە خوای تەعالا بکە. قەت بێ ئومێد مەبە. ئەگەر بێ ئومێد بووی خۆت ئەکوژی، مستقبل و داهاتووی خۆت ئەکوژی. بۆیە بێ ئومێد مەبن لە لێبوردنی خوایی. پاشان داوای لێبوردن بکەن. هۆکاری دووهەم ئەوەیە کە ئینسان بەردەوام داوای لێبوردن بکە، چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ والذي نفس محمد بيده بو ذاتي كنفس محمد بدسا لو أخطأتم حتى تملأ خطاياكم ما بين السماء والأرض ثم استغفرتم الله عز وجل لغفر لكم. اگر چنێ گوناحتان هەبێ، ئەگەر پڕ بینی ئەرز و ئاسمان چەند زۆرە، ئەوەندە هەر هەمووتان پڕ کردبێ لە گوناح، بەڵام بێ ئومێد مەبن، داوای لێبوردن لە خوا بکەن، خوای گەورە لێتان خۆشە بێ. سێەم هۆکار لە هۆکارەکان ئەوەیە کە ئینسان لەسەر تەوحید و یەکخواناسی بمرێ، چونکە خوای تەعالا لە قورئانە ئەفەرمێ إن الله لا يغفر أن يشرك به ويغفر ما دون ذلك. خوای تەعالا لە کۆتایی ژیان تا کاتی ئەمری بەس لە یەک شتت خۆش نابێ، بەوەی کەوا شەریکت بۆ خوای گەورە قەراردا بێ. ئەگەر ئینسان حەقی خوای دا بە غەیری خوا، هاوبەشی بۆ خوای تەعالا بڕیاردا و لەسەر یەکخواناسی و یەکخواپەرستی نەمرد، قەت خوا لێی خۆش نابێ. جگە لەوە خوای تەعالا لە هەموو گوناحێ خۆشە بێ، با بێ ئومێد نەبین، ئومێدمان زۆر بێ بە خوای پەروەردگار. خوای تەعالا لەسەر زمانی نوح عليه السلام بە قەومەکەی ئەفەرمێ فقلت استغفروا ربكم إنه كان غفارا. وتم ئەی قەومەکەم داوای لێبوردن لە خوا بکەن، خوای گەورە زۆر لێبوردەیە. يرسل السماء عليكم مدرارا. لەگەڵ هەورەکانە خوای تەعالا بارانی ڕەحمەتتان بەسەر ئەبارێنێ ئەگەر داوای لێبوردن بکەن. ويمددكم بأموال وبنين. مناڵتان پێ ئەدا، ڕزق و ڕۆزیتان بەرفراوان ئەکا. ويجعل لكم جنات ويجعل لكم أنهارا. هەر لە دنیا خوای تەعالا سەرزەویتان بۆ ئەکاتە خێر و بەرەکەت، لە زەویەوە دار و دارسان و خۆشیتان بۆ دەرئەچێ. هەر زەویتان بۆ ئەبێتە بەهەشتێک لە بەهەشتەکان، ئەگەر ئێوە داوای لێبوردنی ڕاستەقینە لە خوای پەروەردگارتان بکەن. هاتنە خزمەتی حەسەنی بەسری، شێخ حەسەنی بەسری کە تابعیە و یەکێکە لە تەلەبەی سەحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم، کابرایەک هاتە لای، شکاتی حاڵی خۆی لا کردکەوە باران نابارێ و لە منطقەکەی ئێمە و لە ناوچەکەی ئێمە حاڵی خەڵک زۆر خراپە. فەرمووی ئەستەغفر الله زۆر بکەن. ڕۆژێکی تریان کەسێک هاتە لای، حاڵی خۆی بۆ باس کرد کەوا هەژارە و ڕزقی زۆر تەنگە و زۆر کورتە. فەرمووی ئەستەغفر الله زۆر بکە. کابرایەکی تر هاتە لای، شکاتی حاڵی خۆی لا کرد کەوا ئاوی باخەکەی خەریکە ڕۆ ئەچێ و خەریکە باخەکەی وشک ئەکا. فەرمووی ئەستەغفر الله زۆر بکە. کەڕەتێکی کەسێکی تر هاتە لای، کەوا مناڵی نابێ و حەزەکا لە مناڵ خۆی و خێزانی، بەڵام ماوەیەکی زۆرە مناڵیان نابێ. فەرمووی ئەستەغفر الله بکەن. ئەمجا تەلەبەکانی کە بەردەوام لە خزمەتیا بوون پیان فەرموو مامۆستای خۆشەویست، تۆ هەر کەسێک دێ و شکاتی حاڵی خۆی لای تۆ ئەکا، تۆ ئەفەرمی ئەستەغفر الله بکە، باشە ئەستەغفر الله ئەمانە هەمووی چارەسەر ئەکا. فەرمووی بەڵێ، ئەی ئەوە نییە خوای تەعالا لە سوورەتی نوح ئەفەرمێ فقلت استغفروا ربكم إنه كان غفارا يرسل السماء عليكم مدرارا ويمددكم بأموال وبنين ويجعل لكم جنات ويجعل لكم أنهارا ما لكم لا ترجون لله وقارا. يا ربي خوايا بخاتنا وبيروزكاني خوت رحمن بيبكي. يا ربي لأهلي أستغفر الله حساب من بكي. يا ربي أم مانجي رمضان من بوبكي تم مانجي داوای لێبردن و تەوبە کردن و لێشمان خۆش ببێ. يا ربي خوايا بخاتنا وجوانكاني خوت مانجي رمضان كوتاينه تالي من خوش بو بيتي. يا ربي خوايا من خرب بر اواني كوالا مانجي رمضان لا اجري جهنم رزقاري انا كي.
یا ربی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت عەفومان بکەی لێمان خۆش ببی لە باوک و دایک و برا و خوش و کەس و کارمان خۆش ببی ماڵ و مناڵمان ساڵح بکەی خێزانەکانمان ساڵح بکەی یا ربی خوایە بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت یا رب العالمین کوردستانمان لە هەموو بەڵا و موسیبەتێک بەدوور بگری خێر و بەرەکەتی خۆت بەسەر وڵاتمانە بڕێژی لە قات و قڕی و گرانی بەدوورمان بگری خۆشی و هەرزانی لە وڵاتمانە فراهان بکەی یا ربی خوایە کاربەدەستی زاڵم مسەڵەت نەکەی بەسەر وڵاتمانە یا ربی خوایە هیچ زاڵمێک مسەڵەت نەکەی بەسەر وڵاتمانە هەردەم کەسانی چاک و پیاوی باش ببن بە کاربەدەستی ئەم وڵاتەی ئێمە یا ربی خوایە کوردستان و هەموو وڵاتانی تری ئیسلام لە هەموو بەڵا و موسیبەتێک بەدوور بگری یا ربی ئاشتی و هێمنی و ئارابی بەسەر هەموو جیهانە باڵ بکێشێ ئامین ئامین. آمين آمين. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدي رسول الله صلى الله عليه وسلم وعلى آله وصحابته أجمعين. يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون. خوش يسكانم وأمر إيما لشانزي رمضان والرمضان للودكو كجشتنا لودكا بانزي لودكو باشان إسبر وخوارو بوينوا كاتك زانين ئەڵێن بەیانی و دووبیانی جەژنە بۆیە خۆشەویستەکانم حەقە ئیتر بیکەین بە فورسەتێک حەقە ئەم شەوانەی کە ماوە کە دێ بە تایبەتی دەشەوی ئەخیری کە شەوانی فورسەتە شەوانی عیبادەتکردنە بەڕاستی شەوانێکە لەیلەت القەدری تایە ئەو لەیلەت القەدرەی کەوا خەیرەکەی لە 1000 مانگ زیاترە خۆشەویستەکانم فورسەتە لە دەستی خۆتانی مەدەن هەموو جارێ ئاوا لەیلەت القەدر کورت نابێ شەوەکانی هەموو جارێ ئەم فرسەتتانیش دەست ناکەوێت لەوانەیە ساڵی داهاتوو ئێمە جارێکی تر ڕەمەزان نبینینەوە لەوانەیە نەگەین بە ساڵی داهاتوو چەند خەڵک هەبوو پار لەگەڵمانە بوون بەڵام ئەم ساڵ لەگەڵمانە نین فرسەتە خۆشەویستەکانم شەوانتان بە کاتکوشتن بە دۆمینە و بە کافیتریا و بە خۆمەشغوڵکردن بە تۆپێن و بە ئەم شتانەوە سەرف مەکەن کاتەکانتان بە عیبادەت و بە تاعەت و بە خواپەرستی ببەنە سەر هەوڵ بدەن زکری زۆر بکەن دوعای زۆر بکەن پاڕانەوەی زۆر بکەن خۆی چەند سەعاتێکی زۆر کەمە چەند سەعاتێکی زۆر کەمە حتا لە سەعاتی دەوە ئێمە دەستیشی پێ بکەین 4 سەعاتە ئەم 4 سەعاتە 5 سەعاتەیە کە بەڕاستی زۆر يعني كاتيكي كمل لتشاو اوي كوا مجاري وهبو 10 ساعات ابيدا بنشتهي 10 ساعات وخوما لأكوت هلا ساين لخو جائسة فرصة براسي خلط زور بيهر ناخر شوان هول بدن او شوانا مهم خوكا نية نخون مهم اوي زيندوي كيتوا چن ذكر بكي لو شوا او مهمة چن نوشد كرد بي چن قرآن تخويند بي چن دعات كرد بي اوانا مهم من خوش يسكانم مهم زۆری مانەوەکە نییە ئەم دەشەوە کامل بە ڕۆژەکانیشەوە مەخەوە ئەگەر تۆ هەر بەشتی خراپ بردوێتە سەر یا بەشتی پڕۆپوچ بردوێتە سەر یا هیچ نیەتێکی چاکت نەبێت قیمەتێکی نییە هیچت بۆ نانووسرێ خی گەورە ئیسلاحمان